دروستبوونی قەیرانە سیاسی و دارایەکان لە هەرێمی کوردستان کاریگەری نەرێنی خسووەتە سەر ژیانی هاوڵاتیان و سەرباری ئەوەش لە ئێستادا نەبوونی نەوتی سپی ماڵان و ئاوی خواردنەوە و کارەبا ژیانی لە هەرێمی کوردستان دژوارتر و قورستر کردووە بە شێوەیەک هاوڵاتیان نازان پەیامەکانیان ئاڕاستەی چ کەس و دەسەڵاتێک بکەن بۆ ئەوەی گوێیان لێ بگیرێت و کێشەکان و قەیرانەکانیان بۆ چارەسەر بکەن. واز بێرەلاوە ئەمە وەزعە تەماشای میلەتەکە بکەیت، تەماشای فەقیرۆژا بکەیت. 150 دینار معاشی بێ نێنێ ئەی بۆی تۆ بڕۆ ئەی بۆی تۆ بڕۆ هیچ شتێن نەماوە خۆیان پیاوێکیان نییە بێژێ هەرێ کاکە چیتانەوێت چیتان نقصانە بۆشی واتان لاتوە دەبێ با بگەڕێ خەڵکی نانێ بێخوا کارەبا نییە ئاو نییە نەوت نییە نەوت جۆ زیاتر ساردەکە هاوڵاتیان زیاتر پێویستیان بە ئاو کارەبا هەیە بەڵام لە ئێستا وەکو قەیرانی داراییە خەڵک ڕاهەوڵ لەگەڵ قەیرانی دارایە بەڵام تا ڕادەیەکی زۆر نامۆیە بە قەیرانی ئاو کارەبا چکەوە سەرچاوەیەکی پێویستی ژیانە ئەوە خەریکە ئەگەڕێنەوە بۆ چرا و قەنیلەکانی خەدیم یعنی ئاها سەریکە عالم هەمووی ڕۆیە هەمووی پێشکەوت ئێمە تازە گەنجەکانمان بەر ئەوروپا بڕۆن لەبەر بێشی بەکاری لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی و دواکەوتنی موچە ئێستا نەبوونی کارەبا و نەوتی سپی و ئاوی خواردنەوەش هاوڵاتیانی زیاتر نیگەران کردووە بە شێوەیەک لە هەرێمی کوردستان کە وڵاتیەکانی 24 ساڵە خاوەنی دەسەڵاتی کوردی خۆیانن وەک خۆشیان دەڵێن لە ماڵەکانیاندا بەرمیلێک نەوت نییە لە ماوەی 24 ساعاتیشدا تەنها 2 ساعات کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان دەدرێت. وەڵی دەبەیەکی پێنجتی نەوت لە ماڵی ئەم منانیە نایشتوان بەرمیلە بکڕم بە 130,000 یە کارەبا لە شەو ڕۆژێکە 2 ساعات نییە 2 ساعات نییە کەی کارەبای ئەرگیان ماوە مۆلیدەکە ئەویش هیچ هەڵناسیێنی خاوەنی مۆلیدەیەکی یالیش دەڵێ لە شەو ڕۆژێکدا 16 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دەدەن دەژڵێ نەبوونی کارەبای نیشتیمانی بارودۆخەکە لەسەر هاوڵاتیان قورستر دەکات چونکە بە نەبوونی کارەبای نیشتیمانی کرێی ئەمپێرەکانی مۆلیدە ئالیەکان زیاد دەکات. ئەمپێری 2000 مانگی پێش 2000 ئەمپێر کارەبا کابرای دوکاندار 2000ەکەشی پێنەوە بیا بە خەرج ینی دایناوە بۆ ئەم سەریمانگە 2000ەکە ئەم سەریمانگە بیە کرێکە زیاترە بێت کرێکە کە زیاترە بێت کە تۆ ساحب دوکانەکە پێنیە کابرا کارەباکەی بەکارە ناو پێنیە خۆ تۆ چی لێکی لە ئێستادا مامۆستایان و فەرمانبەرانی بەشێک لە هەرێمی کوردستان بۆ کۆتاییەنان بە سیستەمی پاشەکەوت و خەرجکردنی موچەکانیان لە کاتی خۆیدا ڕژاونەتە سەر شەقام و گۆڕەپانەکان هێشتا هیچ وەڵامێک بۆ ئەو داواکاریە وەرنەگیراوەتەوە دوورنیە بێنەوتی و بێکارەبایی و کەماویش لە هەندێک ناوچەدا شەپۆلێکی دیکەی ناڕەزایەتی بەدوای خۆیدا بێنێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.